1150 ساڵ 1100 ساڵەوە بۆ ئێمەی کردو. وأولئك هم أولو الألباب. مجدد بو بنداني منك جوان لا قرآن بيوش. ثم إن الله تعالى وعد لمن استمع إلى كلامه فأحسن الأدب عند استماعه بالاعتبار الجميل فيهم ويهديهم إليه صراطا مستقيما. فاشا حكمتي طاف أخوار رب العالمين باسي مزني أرزو آسمانك يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. في روز مباركة أم آيات عليك يخلين وباس لمانك شو أقل آيات آدانش تفسيري كيف مفاتح فاشر دوامك. قال عز وجل إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بفضل منتي خواهي پروردگار ئێمە وەکو ئەکادیمیای بانگەواز بەشی پێدانی سەنەد ئەمە 11مین خولەکە ئەیکەینەوە بۆ پێدانی سەنەدی نامیلکە و کتێبە شەرعیەکان. ئەم شەویش لە ناحیتێکی خۆشەویستین بە بەشداری 150 خوشک و برای بەڕێز کە ئینشاءالله کتێبی ئەخلاق حەملەتی القورئان پێشکەشەکەین بۆیان. دیارە فەزلی خوا ئێمە وەکو ئەکادیمیای بانگەواز کە ئیهتیمامی زۆرمان بە زانستە شەرعیەکانە بەشێکی تایبەتمانەیە بە پێدانی سەنەد و هەروەها لەگەڵ ئەوەشە بەردەوام لە شار و شارۆچکە جیاوازەکان هەوڵمانداوە الحەمدوللا ئەم پرۆژەی زیندوو بکەینەوە و مەجلیسی سەنەد بەڕاستی بە زۆرترین خوشک و برا بگەێنین کە زۆربەی ئیشەکەشمان لە ماوەی ڕۆژێک تەواو ئەبێت. جاری وایە دوو کتێب یاخود کتێبێک دیاریەکرێت. دیارە بەڕاستی زیندووکردنەوەی سەنەد یەکێکە لەو شتانەی زانایانی ئیسلام زۆر گرنگیان پێداوە بۆ ئێمەش لەو سۆنگەی و بەڕاستی وەکو ئەکادیمیا پێوەستاوین و هەر لەگەڵ تەواوبوونی دەورەکەشە بە فەزلی خوا هەر لە ناو هۆڵەکەیە سەنەدی کتێبەکەشیان پێشکەشەکەین بە ئومێدی و ئینشاءالله خوای پەروەردگار لە ئێمەش و لە مولایەکی قبوڵ کات و ببێتە دەستپێکێک و سەرچاوەیەک بۆ زیندوو ڕاگررتنی مەجلیس سەنەد لە کوردستان و لە دەرەوەشە. بەناوی خوای گەورە خۆمان بە خۆشحاڵ زانین کە بەشدار بووین لەم خولە دەستخۆشی لە ئەنجومەنی تەکێشەکەین کە هەستاون بە ئەنجامدانی ئەم خولە. هیوادارم ئەوانەی کە لێرەن بەشدار بوون ئینشاءالله سوودی لێ ببینن. بەڕاستی خۆمان بە خۆشحاڵ زانینکەوە لە خولێکی ئەوایە بەشدار بین کە کاتێکی پیرۆزە لە خزمەت قورئانە بەسەر بین دووبارە دەستخۆشیان یەکەین. خوای گەورە نمونەیان زۆر کە و بەردەوام بن لەم جۆرە خولانە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری بەشدار بووینەوە و بەشداربوویەک لە خولێکە کە کراوەتەوە لەلایەن ئەنجومەنی بانگەواز و پەروەردە بە ناوی ئەخلاق و حەمەلەت القورئان کە لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد چیمەنیەوە دەوترێتەوە. خوای گەورە پاداشتی باتەوە. کردنەوەی ئەم جۆرە خولانە بەڕاستی زەرورەت و پێویستیەکی زۆر گرینگە. داوایان لێ دەکەین لەم جۆرە خولانە بەردەوام بن بۆ ئەوەیەوە ئینشاءالله هەموومان زیاتر لە قورئانی پیرۆز باشتر تێبگەین و خوای گەورە پاداشتان باتەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ئەنجومەنی تەکیەی کۆمەڵی دادگەری لەسەر داواکاری کەناڵی بانگەواز بەڕێز مامۆستا چیمەنی بە پێویستمان زانی خولێک بکەینەوە لە ناحەی تەکیە. سوپاس بۆ خوای پەروەردگار لەم خولەدا نزیکەی 200 خوشک و برا ئامادەییان هەبوو لەسەر ئەخلاق و حەملەت القورئان. بەڕاستی هەڵگرانی قورئان ئەوانەی کە هەڵگری قورئانن قورئان دەخوێنن و ئەخلاقیان چۆن بێ ڕەوشتیان چۆن بێ هەڵسوکەوتیان چۆن بێ بە پێویستمان زانی ئەم خولە بۆ بەڕێزیان خولەکە هەر لە دوای خولەکەش سەنەدی بەشداریکردن دەدرێت بە بەشداربووان. لێرە و دەستخۆشیمان هەیە بۆ جەنابی مامۆستا چیمەنی و ئەو برایانی کە لەگەڵیاندان کە عزیەتان کێشا هاتن بۆ تەکیە و بۆ وتنەوەی ئەم خولە و ئومێدەوارم بەشداربوانش ئەم خولە دەواازەیەک بێ بۆی کەوا هەر یەکێک لەمانە لەوانەیە لە دەرز و دەورێکا بەشداری بکەن یان لە مەزیسێکا بەشداری بکەن بزانن هەڵگرانی قورئان چۆنن و ئینسانێک کە قورئان دەخوێنێ و قورئان دەڵێتەوە ئەخلاقی چۆن بێ هەڵسوکەوت و چۆن بێ ئادابی چۆن بێ. دووبارە دەستخۆشیمان هەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستش کە ئامادەیتان هەبوو بۆ ڕووماڵکردنی ئەم چالاکیە. دەستان